بابەتێکی زۆر گرنگە و زۆریش پێویستە لە بەرەوەی کاتێکە ئێمە پارێکمانە بێ ئەگەر هەر لە ماڵەکانمانە هەڵیگرین و ئەم پارێنێتە دەرەوە ئەوە گەڕی ئابووری دروست نابێ ئەوە جموجۆڵی بازرگانی کەم ئەبێتەوە لە بەرەوەی پارەکان هەر بە نەختینیا خود بەکاشی هەڵگیراوە بەبێەوەی بچێتە بانکەکان و ئەم دەورەیە بکات ئەمە کاریگەری چی لەسەر بووە نەبوونی متمانە لە لای هاوڵاتی بۆ بانک بۆیە بەردەوامە بینین کە بارودۆخی عێراق بەم شێوازەیە ناتوانرێت بگاتە ئاستی وڵاتانی پێشکەوتوو لە ڕووی کاری دارایی و بانکیەوە لە ڕووی سیستمی تەکنەلۆژیەوە بۆ بەکارهێنانی بازرگانی یاخود هەر بابەتێکی دیکە بێت بۆیە ئەم بابەتە گرنگە کردمانە تەوەرێکی سەرەکی ئەمڕۆ میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕەنج محەممەدمان کردووە کە پسپۆری دارایی و بانکە لە زاخۆ بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵما بێ بەڕێز دکتۆر ڕەنج ئەم کاتت باش سلااوت لێبێت بەڕێستان گوێتان لێ بوو کە هاوڵاتیان پرسیارمان لێ کردبوونایە بۆچی پارەکانیان لە ماڵەوە دانێن ئەڵێن متمانەمان بە بانک نییە لە بەرەوەی خزمەت گوزاریەکانیان هۆشیاری تەواویتیان یاخود ئەم کێشانە هەیە ئەمە ڕاستە ئەشێت بۆی کە متمانە نەبێت بۆ بانک بۆی کە نەتوانی پارەکانت بخەیتە بانکەوە و وا بکات کە سیستمێکی باش و تۆکمەی ئابووری و دارایی بەڕێوە نەچێت بەڵێ دەست خۆش بەڕاستی بابەتی باوەری پێدان بە بانکەکانیان بانکی حکومی و بانکی بازرگانی بابەتێکی زۆر گرنگە لە بواری ئابووری و دارایی و بواری کاردا بێگومان لەو وڵاتانەی کە زیاتر جموجۆلی سیاسی لەناودا وەکو بڵێن استقرار نییە هەموو جارێک ثقە باوەری بە بزنس و بە کار و بە حکومەت و بە لایەنە سیاسیەکان ئەوە دەرهاوشتەی ئەم شتانە هەمووی پێکەوە وەکو پاکیجێک بانکیش کە سیستەمێکی داراییە هاوشێوەی هەموو سیستەمەکانی تر وەکو سیستەمی سیاسی سیستەمی کارگیری و سیستەمی حکومڕانی کە باوەری بە سیستەمی حکومڕانی و سیستەمی سیاسی و سیستەمی دادپەروەری نەبێت سیستەمی ئابووریش هەرز دێنێت هەر دیسان سیستەمی بانکیش یان کەرتی بانکیش باوەری پێنامێنێت و هاوڵاتی عێراق گشتی بێگومان ئەوە 40-50 ساڵە لە ساڵی هەفتەکانەوە تا ئێستا هەر کەرتی بانکی هەرز دێنێت و هەموو جار مشکلەی نەختینە هەیە کە ئەو مشکلی نەختینە جارێک بۆ شەری لەگەل ئێران و جارێک کە ئەو سزانایی لەگەل ئەمریکا کراوە لەسەر عێراق سەپاندوێتی لە ساڵی 1990 بانگی دکتۆر هۆکاری ئەمە چیە بۆچی لەو هەموو ساڵەوە بۆ ئەوەندە لە مێژەوە تا ئێستا عێراق نەیتوانیوە سیستمێکی دارایی و بانکی ڕێک و شەفافی هەبێت بەڕاستی بابەت ئیرادەیەکی سیاسی لە عێراقدا نییە حقیقەت ڕاستە بابەتەکە ئابووریە و داراییە و بابەتەکە سیستەم بەس ئەمانەی حکومەکەن لە عێراق ئاخر ئەمە نهاتینە حکمڕانی لە عێراق بکەن یعنی ئەمە ئەو راپۆرتەی جەنابتان ئێستا پێشکەشتان کرد وتیان 80 تریلیۆن دینار عێراق قەردارە یعنی ئەمە گومان پێیاکات کە حکوومەتی عێراق هەندێک ئەوانەی کە دەست ڕوشتو هەنە پارەیان بە قەرز هێنایە کە چۆن غاز لە ئیران دێنن و لە عێراق غاز هەیە هەمان شێوە پارە لە عێراق هەیە بەڵام بخۆیان لە بەنکات جیهانیەکان بە قەرز دێنن و سعرالفایدە و قازانجەکەن لەسەر حسابی ئەم هاوڵاتیانە بێگومان هاوڵاتی ئەم مؤشراتانە ئەم هێمانە بینێت باوەری بە بانک نابێنێت کە ڕۆژانە لەسەر میدیا و لەسەر تەلەڤیزیۆن هەموو جارێک پێ دەڵێت نەختینە کەمە و نەختینە نییە و پارەی بەردەست نییە و ئەو بانکە سزا درا و ئەو بانکە کەوتە ناو لیستی ڕەشەوە ئیتر خەڵک چۆن باوەری پێبێت ئەوە لە لایەکی تر مشکلەیەکمان هەیە ینی ستا کارتی بانکی دروست کراوە و خەڵکێک زۆری هەیە و هوشیاری تا ڕادەیەک من لەگەڵ هاوڕاومە لەگەڵ ئەو کەسێک کە پێشکەش کردبوو بەڵام مشکلەیەکی تر هەیە ئێستا بۆ نمونە شەریکەیەکی تجاری چی بکات ئەگەر ئەمن بە کارت بە حسابی ئەلکترۆنی لای ئەو ئەمن شمەکم کڕی و ئەو تاجرا و ئەو مارکێتە ئیتر پارە بەدەستی نییە هەمووی پارە بێتە حواڵەیش بۆ بانکی مرکزی 3 مانگ 4 مانگ 6 مانگ هەندێک جار 6 مانگ هەتا حواڵەکەی بکرێت بۆ دراوی وڵات ئەمە ئەو مەیزەی تەنافسی ئەوەی کە لەناو بزنسەدا هەیە ئەو شەریکە لە دەستەدات کە سیولەی نەمێنێت ئیتر ئەو شەریکاتی عالەمی بخۆیان لا وەکیلێکی تر لە عێراق بینن ئەمە مەترسیەکی مەزنە من لە مێژەوە باسم کردووە
بانکی مرکزی عراقی یاری با آگر کات یعنی اوی رودا لعراق 50 سال استا او نکره و اوی استا اکرد گیشتی او راده تلاعب به حركة تجاري لهرم كردستان وناوراست العراق وباشور العراق قال استرا خوي كي كام شركي بويت سر كوتو بيت زوترين كات حوالي للدرا وبو درستكات باشا دكتور رانج اسا بانكي مركزي باقت نبري چندين ريكات ايوت وخوشي بردوام باسيكات كيوت ام سيستمرك بخاتو شاكي بكا ايا تواني ويتي باقت نبري ام ريغانه هيج لموضوعك بقوره هيج لدوخك تشار سركات بقناعتي من بيستي بخبرات بلين يعني شارزایی ولهاتوی رگازانستی کانه لگل هاوشوی همو کارکانی لناو عراق سرکوتونا بید اگر بلين گریبستک لگل درو نکرید بونمونه كارتي بانكي من هي كارتي بانكي ريجا بي بدن بانكي تجاري HSBC بيت استحواذي هنديك بانك بكات ريجا بي بدريت بانكي رويال بانك دوتش بانك امانه بانكي باش بهار بكرام بانكي قطري تسلسلي شوارده العالم ها دوي او بانكي سعودي تيت يعني قطري ودوي سعوديه دوي او بانكي كترا تسلسلي شازده اماراتها هفدا تشينا هجدا ألمانيا سكوريان 4.2 يعني يكيك لو رجع شارعنا بنك تجاريان بنك نو دولتي كان بين العراق وارمي كردستان خلقك متمانه بيده بچونك وكو هلي تلفون وكو نخوش خانك بيانيه كان ويكدو اگر هاولاتي كي اساي حالت هبه امادي لناو بنك عراقيه كان باركت حل بقري يعني كاري بيوبكيت والله وكو برس وكو شخص ام بارم دانا ولا ارتي بانك زور نورمال كي شو زياد يكم بلام كبقشتي سيستم بنك العراق او متماني باش ما بيني بنك عراقي حكوميه كان دخي بله بنك عراقي حكوميه كان ايشيان بنك نيه چونکه ایشیان خزنداری و هاوشوی دولت عثمانی پیشتر هبو که خزنداری هبو پاره هات لوالی هات و توزیع کرد و ضریبه ورقت ای کردنوی هم لم عراق ضریبش نیه بکو بکریتوا هر ایشکی خزنداری اکات که موچکه دابش بکات ایتر روزیک سیوله نبید چی مجبوره تا کی کس خاصتانی هریم کردستان پاره کی بکدن و بانک رشید و رافیدین تا استا حساباتی نوت یک یان صافی نکردو خرج پاره اصلی هبو خرج پاره لنا بانک هبو تا است چاره نکرا و پاره اصلیان کرده پاره طبیعیان پیدا خلق که میجوی کی ناخوشی هلگر ام بانکانه بس بو معلومات لسال 1947 48 وکو دارایی بانک وکو سیستمی بانکی العراق بنكي هندي انجليزي هبو بنكي اسباني هبو بنكي الماني هبو كاتي خوي لسالي سيكان و چلكان و پنجاكان العراق هبو زور كاري بازرگاني زور شياوتر بو باشتر بو لو سامان ام باسی چارچوبه بازرگاني کم چارچوبه آبوري کم سيستمي بنكي کم او بانكانه هموي نامان حكمت اراده هبيت ملتي خوي اوا بكاتو پیش بخت پیش دكتور اساوا ماوي ده سالي شخريكي بالكتروني كردني ام سيستميه بۆچی وا دە ساڵە هێشتا نەتەواوی کردووە نە سەرکەوتوو بووە ئەی ینی ئەم دە ساڵە حکوومەت لەم بوارەشدا هەر سەرکەوتوونە بووە هۆکاری ئەویان چییە؟ بەڕێزم زانی چۆنە ئەمە 50 ساڵە سیستەمی تەندروستی لە عێراق ئەوەندە کارەکەن لەسەری نەگەیشتووە ئەو ئاستەی کە طموحیان هەبێت ئەمە سیستەمی تەندروستی وایە سیستەمی خوێندن وایە سیستەمی ئەندازیاری حکومڕانی هەموو لات سیستەمی بنکیش هەمان شێوەیە ئیرادەیەکی درست نییە کە سیستەمی بنکی پێش بێخن ئەگینا ئەمە کە چۆن بڵێن شۆڕشێک لە عێراق نظامێکی سیاسی بووە تعددی دەبێت ئێستا اقتصاد بێت اقتصادێکی تعددی یعنی زۆر کەس بەشدار بن لە سیستەمی ئابووری چۆن بە هەمووی بە شەریکەی مساهمە شەریکەی پشکدار بن خەڵکێک بچێت بخۆی سەهم بکرێت مشارەکە بێت یعنی بێت پشکداری بکات بەشداری بکات لە سیستەمی ئابووری بۆ نمونە ئەگەر تاکە کەسێک هەندێک پشکی هەبێت یان بڵێت سەهمی هەبێتی شەریکێک ئەمە دیعاتی بۆ یەکات ئەمە بە خێوی دەکات چاوی لێ دەبێت
متمانەی پێدەبەخشێت متمانەی بە بانکەکەی ئەبەخشێت سیستەمی ئابووری لە عێراق زۆر لاوازە ئەمن بە دیدی خۆم بگەڕێنەوە بۆ سەکتەری بازرگانی بۆ ما باشترە بێت وەکو ئەیبینی وەکو چۆن ئەم بانکە بازرگانیانە تایبەت لە هەرێمی کوردستان زۆر پێنگاوی باشیان هاوشتوە خەڵکەکە بواری زیاتر بە بانکە بازرگانیەکان هەیە زیاتر لەوەی لە بانکە حکوومیەکان چونکە ئەگەرەکە نە ئەوەیە چەند تەکنۆلۆژیە و چەند بانکیان کردیەوە چەند POSیان کردیەوە ئەگەرەکە ئیرادەی ئەو ئیدارەیە ئایا چی دەوێت ئەم بانک مرکزی عێراقی چی دەوێت هەمە بینین چۆن ڕفتارەکەن لەگەڵ حرەکەی بازرگانی لە عێراق بەگشتی. پرۆفیسۆر دکتۆر ڕەنج محەممەد پسپۆڕی دارایی و بانک لە زاخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان.